کەمان تا بە ئەنجامگەیانی شۆڕشەکەمان تا گەیشتن بە ئامانجەکانمان درێژە بە خەباتمان دەدەین. ناوبڕێک وەردەگرین و دێنەوە لاتان. هاوڕانی هاوکارم و ئاگادارم کردنەوە کە دەنگم تا ئێستا لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە بەهۆی کێشەی تەکنیکیەوە بەڵاو نەبووتەوە. چەند پەیاممان بۆ هات لە کوردستانی خۆشەویستەوە وتیان کە دەنگمان نییە. داوای لێبوردنەکەین هیوادارم ئەم کێشە تەکنیکیە چارەسەر بووبێت. لە قسەکانی پێشووماوتم بەیانیتان باش، خەڵکی شۆڕژێڕی کوردستان، مانگرتنتان باش، بەرخودان و خۆڕاگەریتان باش. سپاسەوەی کە جارێکی تر متمانەتان بە لایەنە سیاسیەکانی خۆتان کرد بەدەم بانگەوازەکەوە هاتن. ئەمڕۆ خەڵکی کوردستان جارێکی تر نایەکی گەورەیان بە کۆماری ئیسلامی وت. ئەمڕۆ خەڵکی کوردستان جارێکی تر هاوپشتی و پشتیوانی خۆیان لە باقی ناڕازیان و شۆڕژێران لە ئاستی شارەکانی تری ئێران ڕاگەیاند و وتیان ئێمە لەگەڵ ئێوەین تا ڕووخانی کۆماری ئیسلامی. ئەمڕۆ خەڵکی شۆڕژێڕی کوردستان لەگەڵ بنەماڵەی ئازیزی گیانبەخکردوانی دەیمانگی 1404 بوون. ئەمڕۆ بە کۆماری ئیسلامیان وت کە چیتر بۆی ناچەلێ و ناچێتە پێش دەست لە خوێنی
لاوانی ئەو وڵاتە بەردا. بۆی ئاسان نییە، دەبێت تاوان بداتەوە. خەڵک ناڕازین لەو دەسەڵات و لەو سیستەمە. ئەمڕۆ خەڵکی شۆڕژێڕی کوردستان خوازیاری ئازادی هەموو بنکراوانی سیاسی، بە تایبەتی بنکراوانی بەفرامباری 1404 هەتاوی بوون. ئەمڕۆ خەڵکی شۆڕژێڕی کوردستان لە پاڵ بنەماڵە و ئەو ئازیزانن کە لەم ڕۆژانەی دواییە بە سەختی بریندار بوون و بۆ دەرمان ناتوانن بۆ شوێنە گشتیەکانی ناوەندی دەرمان بچن، ناوێرن لەژێر چاودێری ئەمنیەتیدان. ئەمڕۆ خەڵکی کوردستان جارێکی تر بە کۆماری ئیسلامیان وت شۆڕشی ناتەواوی ژنجیان ئازادی درێژە پێدەدەین تا بە سەرنجام گەیاندنی. ئێمە درێژە بە شۆڕشی ژینا دەدەین، درێژە بە شۆڕشی خەرمانانی 1401 دەدەین هەتا بە ئەنجام گەیاندنی، هەتا بەگەیشتن بە ئاوات و ئامانجەکانی. ئەمڕۆ جارێکی تر خەڵکی شۆڕژێڕی کوردستان نیشانیدا کە لە پاڵ لایەنە سیاسیەکانی خۆیان، لایەنە سیاسیەکان و خەڵکی شۆڕژێڕی کوردستان بە هیچ پلان و هەڕەشەیەک، بە هیچ سناریۆیەک، بە هیچ فشار و زەخت و گورزێک ناتوانن لە یەکیان جیا بکەنەوە. سەر لە بەیانیەوە ناوەندی هەواڵی کۆمەڵە و هاوڕێیانم لە بەشی ناوەندی هەواڵ بەردەوام خەریکی هەواڵ کۆکردنەوەن. ئەو پەیام و شادیانە کە لەلایەن خەڵکی شۆڕژێڕی کوردستانەوە بەدەستمانەگات، ئەو وێنە و ویدۆیانەی کە بەدەستمان دەگات و پێمان دەڵێن خەڵک بەدەنگ بانگەوازەکەتان چوون هاوڕێیانی کۆمەڵە. خەڵکی کوردستان ئەمڕۆ مانگرتنیان کرد لەسەر داخوازی ئێوە و باقی لایەنە سیاسیەکان. ئێوە یەکگرتوو بن، سەفی ئێمەش یەکگرتوو دەبێت. ئێوە هاودەنگ بن، ئێمەش هاودەنگین. لە شارەکانی تا ئێستا کامیاران، سنە، مەریوان، ڕەوانسەر، سەقز، دێواندەرە، پاوە و مەهاباد، بۆکان و ئیلام و کرماشان یەکپارچە لە مانگرتندایە. وێنە و ویدۆ هەواڵمان بەدەستگەیشتووە. هاوڕێیانم لە بەشی مۆنتاژ و تەکنیک خەریکن مونتاژیان دەکەن، ئامادەیان دەکەن کە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە بڵاوی بکەنەوە. هەل لێرەوە و لەو ڕێگاوە بە خەڵکی باقی شارەکانی تری ئێران ڕابگەێنین کە ئێمە لەگەڵ ئەو خەباتین کێوە درێژەتان پێدا، کێوە دەستان پێکرم جارە. درێژە بە خەباتمان دەدەین تا گەیشتن بە ئاواتەکانمان. ئەمڕۆ هەژدەی بەفرامبار چووە ناو 16 گەلاوێژ، چووە ناو 11 گوڵان، چووە ناو 28 و 29 خەرمانان، چووە ناو ئەو ڕۆژە مێژویانەی کە پێشتر بە بانگەوازی کۆمەڵە و باقی لایەنە سیاسیەکان بۆ هەر کارەساتێک کە لە کوردستان یا بۆ هەر ڕووداوێکی سیاسی مانیان گرتبوو. هەژدەی بەفرامبار چووە ناو مێژووی پڕ لە شانازی خەڵکی شۆڕژێڕی کوردستان. بینەرانی خۆشەویست، ئەم بەرنامە بە شێوەی ڕاستەوخۆ بڵاو دەبێتەوە. ئێوە ژەتوانن لە هەر کوێک هەن، لە هەر کوێیەکی گۆی زەوی هەن پەیوەندیمان پێ بکەن، پەیام، ڤیدۆ هەواڵ، وێنە هەواڵ، هەر چیەکتان هەیە ئەتوانن بێنە سەر هێڵی تەلەفۆنیش لەگەڵمان بدوێن، باسی ئەم بەرخودانەی ئەمڕۆمان لەگەڵا بکەن. ژمارە تەلەفۆن بۆ پەیوەندی 2046 702 61 67 64 دووپات یەکەمەوە 2046 702 61 67 64 لە ڕێگەی واتساپ یاکو تەلەگرام. هەر وێنە و هەواڵێک، هەر پەیامێک بە نووسراوە بە دەنگ یا دێنە سەر هێڵی تەلەفۆن، ئێمە ئەمڕۆ تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەم بەشە لە بەرنامە دەبێتە دەنگی ئێوە، دەبێتە ڕنگدانەوەی پەیامەکان و نووسراوەکانی ئێوە. لەگەڵمان پەیوەندی بگرن و بێنە سەرخەت، بڕێک وەرەگرین و دەبات.
شرمیا خلوشا ببرسیان بتیری بیرن نتیجتی ببرسیان بتیری بیرن نتیجتی یگیر توی لبیبی حتی هز زیادی یگیر توی لبیبی حتی هز زیادی دجمن لها رنجيبي وتفرق الدكوشي سنتا إما بلاوبي أو داتواني سروار بي سنتا إما بلاوبي أو داتواني سروار بي يقرتو إلا بيبي أتاهز الزيادير بي يقرتو إلا بيبي أتاهز الزيادير بي ما باستم وشار بتاو هلينا في رزقاري ببينا وشار بتاو هلينا في رزقاري ببينا يا قلتو يا بيبي أتاهز الزيادة يا قلتو يا بيبي أتاهز الزيادة توش توش محتاجي ليش غيرك بنزور قورة جروجور كينا مدورة ليش غيرك بنزور قورة جروجور كينا مدورة يا قلتو إلا بيبي أتاهز الزيادة يا قلتو إلا بيبي أتاهز الزيادة بەڵێ بینەرانی خۆشەویست ئاگادارن کە دوێ شەویش لە زۆربەی شارەکانی ئێران خۆپیشاندان ناڕەزایەتی سەرشەقام بەڕێوە چووە زۆر بەداخەوە لە شارۆچکەیەکی بچووک بناوی خۆشکبیجار لە سەر بە پارێزگای گیلان دوو گەنج بەناوەکانی مبینی یاقوبزادە کە تەمەنی ژێر 18 ساڵە میلادی غوڵامزادە درانە بەر دەستڕێژی گولەی هێزە ئەمنیەکانی سەر بە کۆماری ئیسلامی و گیانیان بەخ کرد بەو جۆرە ڕێژەی گیانبەخکردوانی بە فرامباری 1404 تا ئێستا لە ناڕەزایەتیەکان گەیشتە 36 کەس بە پێی و ئامارانەی کە تا ئێستا بڵاو بۆتەوە لە ناوەندی هەواڵەکان تا ئێستا 36 کەس لە ناڕازیان بەدەست هێزە ئەمنیەکانی سەر بە کۆماری ئیسلامی گیانی ئازیزیان بەخ کردووە زیاتر لە هەزاران کەس بریندار بوون زیاتر لە 2200 نەفەر هەتا ئێستا دەست بەسەر کراون و ڕەوانەی بەندیخانەکان کراون هەتا ئێستاش زۆربەی بریندارەکان لە گۆشە و کەناری ماڵەکان و لە پەستوخانەکانە حەشار دراون ناوێرن بۆ ناوەندەکانی دەرمان بشن بەتایبەت لە مەلەکشایی و لە ئیلام و لە کرماشان دوای هێرشی دڕندانەی هێزە ئەمنیەتیەکان بۆ سەر بیمارستانی خومینی لە مەلەکشای هێشتاش بڕێک لە نەخۆشەکان و بریندارەکان بە دزیەوە و لە گۆشە و کەنار خەریکن دەرمان دەکرێن ناڕەزایەتی هێشتا درێژەی هەیە دوێ شەو لە شارەکانی مەشهەد بەتایبەت لە شارەکانی سەر بە پارێزگای گیلان و مازەندەران ناڕەزایەتی درێژەی هەبووە
هەتا ئێستاش ئەمڕۆ خەڵکی کوردستان هاتوونەتە پاڵ باقی ناڕازیان. ئەم ناڕزایەتیانە دڵنیام درێژەی دەبێت و بەرەو پێش هەچێت، بەڵام هیوادارم تاکتیک گەلێک شێوازە گەلێک لە خەبات برنە پێش کە کەم خەسارتر بێت، وەکو مانگرتنی ئەمڕۆی خەڵکی کوردستان. میوانێکمان هاتوۆتە سەرخەت، هاوڕێیانی بەشی تکنیک ئاگادارمەکەنەوە. لام وایە کاک سعیدی خۆشەویست بێ، هاوڕە سعیدی ئەمانی. سڵاو کاک ئاکۆ، ئەم کاتتان باش، لە خزمەتانە. کاک سعید ئەم کاتت باش. ئاگاداری کە ئەمڕۆ وەزەی کوردستان چۆنە؟ هەموو شارەکان یەک پارچە لە مانگرتندایە. زۆربەی شارەکانەوەی کە تای سێ بەدەست من گەیشتووە. ئەم وەزیەتە چۆن هەڵدەسەنگێنی؟ کاک ئاکۆ، هەر وەک خۆش لە پێشێکیەکەدا باست کرد بۆ کارەکانی یا ئاست و ئەبعادی خۆپیشاندان و مانگرتنەکانەوە بە تایبەتی ئێستا کە باست کرد لە کوردستان بە شێوەیەکی یەکپارچە هەموو شارەکان، هەموو شارۆچکەکان چونەتە ئەسابێکی عمومیەوە. هەڵسەنگاندنی بارودۆخەکە ئێستا بە بڕوای من بڕێک هاسانترە، ینی دەتوانین بە ڕێک بەڕاشکاوی ترەوە، ینی بڵین کە ئێستایدی وەزعیەتی کۆماری ئیسلامی لە بارودۆخێکی زۆر زۆر خراپتردایە لە چاوجاران. ئاستی یەکگرتووی خەڵک چ لە کوردستان و چ لە سەرتاسەری ئێراندا چۆتە قۆناغێکی دیکەوە. ئەمە زۆر زۆر جێی دڵخۆشیە و بە تایبەتیش بەدەنگەوە هاتن بۆ ئەم مانگرتنە کە لەلایەن حیزبە چالاکان لە کوردستانەوە و خەڵکی ئازادی خواز و تێکۆشەرانی دەرەوەی وڵات و باقی ئەحزابی دیکە کە بانگەواز کراوە، ئەمەش خۆی نیشانی ئەدا کە کوردستانیش بە نیسبەت پێشووتر ئێستا خەباتەکەی تەکاملیە پەیدا کردووە، کامڵتر بووە و یەکدەستر ئەمجارە زاهیر بووە و توانیوێتی پەیامێکی زۆر ڕۆشن بدا بە کۆماری ئیسلامی، هەم وەک لە بانگەوازەکەی حەو حیزبەکەداوە بۆ مانگرتنەکە داواکراوە و کوتراوە کە هەدەف لەم بانگەوازە چیە یا لەم مانگرتنە چییە، بە شێوەیەکی یەکپارچە پشتیوانی خۆیان لە هەموو ئەو خۆپیشاندان و داواکاری خۆپیشاندەران لە ئاستی سەرتاسەری ئێراندا و بە تایبەتیش مەحکومکردنی ئەو جنایەتانەی کە لە جنوبی کوردستان لە ئیلام و کرماشان و لڕستان و ئەوانە ڕوویدا، بە شێوەیەکی یەکدەست ئەم جنایەتانەشان مەحکوم کردووە. ینی پەیامەکە زۆر ڕۆشنە بۆ دەسەڵاتدارەتی کۆماری ئیسلامی کە ئیتر ناتوانێت بە ئاسانی دەست بوەشێنێ، خەڵک بکوژێ، خەڵک بگرێت، چون هەزینەی زۆر قورسی بۆ بە شوێنەوە هەیە وەکو ئەمڕۆ دەیبینین. بە شێوەیەکی کۆنکرێت لە جوابی پرسیارەکەی تۆدا دەتوانم ئەوە بڵم کە بارودۆخەکە بە قازانجی بەلەی خەڵکە، بە زەرەدی دەسەڵاتە و دەتوانین بە سەراحەت بڵین کە ئەم بزوتنەوەی کە لە ئاستی سەرتاسەری ئێراندا کەوتۆتەڕێەوە بە تایبەتیش لە کوردستان دەچێتە قۆناغێکی زۆر پێشکەوتوترەوە، یەکگرتوانەترەوە و پەیامی ڕۆشنتری پێیە بۆ دەسەڵات. سەید، زۆر کەس پرسیارەکەن، پێم وابێ بانگەوازی هەندێک لایەنی شاتووە. من ڕاستی دوێکە بەڕێزێک بەناوی هەڵمەت لەبانەوە نردووی کە هەندێک لایەن کە گوایە چەپیشن داوایان کردەوە خەڵک بڕێژنە سەر شەقام مان مەگرن. نازانمەوە تا چەند ڕاستە ڕاستیەکەی من بانگەوازێک یا داخوازیکی ئەوەم نەدیبوو لە شوێنێکەوە، بەڵام خەڵک زۆر پرسیاریانە کرد بۆ مانگرتن، بۆ ناڕزایەتی نەبوو وەکو خەڵکی شاری مەلەکشایی و کرماشان بانگمان لە خەڵک نەکرد بێنە سەر خیابان و بچنە شوێنە گشتیەکان و ئەوە بکەن، بۆ مانگرتنمان هەڵبژار لایەنە سیاسیەکان. کاک ئاکۆ، بەنیسبەت ئەوەی کە هێندێک لایەن داوایان کرد کە خەڵک بێتن تە خیابان، ئەرێ منی شەر بیستم داواشیان، بەڵام ئەم شەو هەڵوێستیان گۆڕی بەعزەیشان هاتنە پشت مانگرتنەکە، چون بەڕاستی لە دوێنێ و پێرێ ئەوانەوە معلوم بوو کە خەڵک چاوەڕێی ئەوەیە کە بە شێوەیەکی یەکدەست و یەکگرتوانە پشتیوانی خۆی ڕابگەیەنێ کە بە کەمترین هەزینە بۆی تەواو بێت.
بۆیە ئەرێ ئەوە بوو بەڵام خودی پرسیارەکە بۆچی مانگرتن بۆچی خۆپیشاندانە ئێمە بەڵتب ئەمە بە نیسبەتی کوردستانەوە ئێمە هەمومان دەزانین کە کوردستان هەمیشە لەلایەن کۆماری ئیسلامی و بە چاوێکی ئەمنیەتی سەیری کراوە هەمیشە کۆماری ئیسلامی و دەسەڵاتی سەرکوتگەری ئامادە بۆ سەرکوتی هەر حرەکەتێکی ئاشتی خوازانش لە کوردستان بۆیە کوردستان بە نیسبەت ئەو ڕووداوانەی کە لە ئاستی ئێراندا ڕووی دەدا چاوەڕوان بوو بزانە دەگاتە چه ئاستێک ئەوە نەبووە کە کوردستان ئستا بەشداری نەکات لەم ڕاپەڕینەدا یا بەرحە بە چاوێکی گوماناویەوە سەیری بکات و بە تایبەتی ڕووداوەکانی مەلەکشایی و جنوبی کوردستان ئەمانەش بۆ باعثیەوەی کە دەبوو بە شێوەیەکی زۆر کاریگەر پەیامی خۆی بگەینەوە پشتیوانی لەم حرەکەتە بکە ئێمەش دەمانزانی خەڵکیش دەیزانی ئەگەر فەراخانی خۆپیشاندان درابە ڕەنگە ئێستا کە لە ئاستی ملیۆنیدا خەڵک چوەتە اعتسابەکەوە لە ئاستی ملیۆنیدا پەیامەکەی دەگەێنێ تەنانەت ئەو کەسانش کە بە هەر دلیلێک ملاحزان هەبووە بێنە سەر شەقام بۆ خۆپیشاندان یا هەرسا کارمەندی دەوڵەتن دوایە کێشیان بۆ دروستێ شغڵیانە دەست دەدەن حەت ینی منزورم وایە تەنانەت خودی کەسانی سەر بەڕژیمیش دەتوانن لەم حرەکەتەدا بەشداری بکەن و هەر ئەمەیە ئەم حرەکەتی مانگرتنە دەباتە ئاستێکەوە کە لە ئاستی ملیۆنیدا خەڵک بەشداری تێدا دەکا لێرەدا تۆ ناتوانانی بڵێ چێ هاتوۆتە سەر شەقام چێ نەهاتووە چێ لە مانگرتنا بەشدار بووە و تاوانبارە و دەوڵەت دەستی تێ بچێ و بچێ بیگرێ ئەعدامی کە زیندانی بکە ئەشکەنجەی بکە ئەوانە تۆختێکی بە ملیۆنی خەڵک لە حرەکەتێکی ئەعترازی و ناڕزاتی دەربڕیندا بەشداری دەکا وەکو مانگرتن ئیتر دەوڵەت دەستی دەبەسترێ بۆ سەرکوتی بەڵام ئەگەر فەرزکەین ئێستا لە هەرکام لە شارەکان 10,000 کەسیش بێتە خیابان 5,000 کەس بێت 2,000 کەس بێت بەحاڵ کولی کۆمەلگاکەی لەبەر نەگرتووە و ئەمانە کەسانێکن کە هاتوونەتە ڕوو و کۆماری ئیسلامی و دەسەڵاتش کێستا سەرکارەمانە بە دوژمنی خۆی دەزانێت و بەڕاحەتی دەستی تێی دەچێ و ئەمە هەزینەیەکی زۆر قورستری هەیە بۆ خەڵک بۆیە ئەم حرەکەتی خۆ پیشاندان و ینی لە ئاستی شارەکاندا خۆزاهیرکردنا بە بڕوای من لە داهاتوودا لە ئاستی ڕەنگە دەهدایان 1000 کەسی 100,000 کەسی دێتە گۆڕێەوە ڕۆژی خۆی بگات بەڵام ئەمڕۆکە بە بڕوای من ئەم حرەکەتی مانگرتنا پەیامی زۆر پتە و قایمتر و ڕۆشنتری پێەیە بەبێ ئەوەی کە هەزینەیەکی ئەو تۆی لە پێناودا بدەن دیارە کەسانێک ڕەنگە لەباری مادیەوە لەبارەی مەعیشەتیەوە لەبارەی مەسەلەن داهاتیانەوە تووشی هێندێک زەرەت بن بەڵام تەواوی ئەوانە نابێتە ئەوەی کە بەڕاستی گیانی دوو کەس بکەوێتە مەترسیەوە یا گیان لە دەست بدەن بۆیە بە بڕوای ئێمە پێمان وابوو مانگرتنەکە دەتوانێت جێگای زۆر کەسی تێدا بێتەوە کە ڕەنگە لە خۆپیشاندانەکان نەتوانن بێن اعترازی خوان دەربڕن و دەچێتە ئاستی ملیۆنیەوە و پەیامەکەشی زۆر قرس و قایمە هیچ جیاوازەیەکی نییە بە بڕوای من لەگەڵ خۆپیشاندانێکی تەنانەت 100,000 کەسیش من ئاوای دەبینم پێم وایە ئەوە بووە دەنا ڕەنگە ئێستا مەسەرەن کە خەڵک لە مەلەکشایی و یاپەن لە ئیلام و لە کرماشان وانە کە هاتوونەتە سەر خیابان بەو ئاسانیە نەگەڕێنەوە ماڵەکانێ بەڵام هەر ئەم پشتیوانیەی ئەم بەشەی دیکەی کوردستان یا لە هەر نقطەیەکی ئێران کە مانگرتنێک دەکرێت بۆ پشتیوانی لەو خەڵکەوە بۆ محکومکردنی جەنایەتێکی کۆماری ئیسلامی لەو شوێنانە خوڵقاندوێتی ئەمانە تەکمیانی لێک هەڵدەپێکرێن و کاملکەری یەکتری تەکمیل دەکەن نەک بڵێن جیاوازی هەیە لە بینی ئەوان لە خیابانن ئێمە لێرەکان لە ماڵەدا مانگرتووە لەم بەشەی دیکەی کوردستاندا بۆیە پێم وایە پەیامەکە زۆر ڕۆشنە زۆر پەیامێکی قرس و قایمە بۆ دوژمنانی خەڵک و پشتیوانیەکی زۆر پتەویشە بۆ هەموو ئەو داخوازی و ناڕزایەتیانی کە لە ئاستی ئێراندا کەوتوتەوە و بەتایبەتیش لە بەشی خوارەوەی کوردستان کاگە سعید هەواڵەکان باسەوەکەن زۆربەی شارەکان هاتوون پێوەسم بۆ مانگرتنەکە بۆ ئەوانەی کە نەهاتوون یا بۆ ئەو بەشانەی کە بۆ نمونە لە شاری سمە شارێکی بەهاران و شارێکی سەنعەتی و بەشێکی زۆر لە بەشە جۆرا و جۆرە سەنعەتی و بازاڕیەکان بە مانگرتنەکە بەڵام تایە گوایە هەیە کە تا ئێستا پێوەست نەبووە بە مانگرتنە پەیامت چییە بەوە؟ پەیامی ڕۆشنی هەموو ئەو خەڵکی کە مانی گرتووە بە تایبەتیش ئێمە بۆ ئەو کەسانە ئەوەیە
کە ئێستا بارودۆخەکە گۆڕاوە وەزعیەتەکە بەنیسبەتی ئێرانەوە بسبێت دەسەڵاتی کۆماری ئیسلامی و چۆتە قۆناغێکی دیکەوە ئەگەر ترسی ئەوان هەیە سبحینێ مشکلیان بۆ دروست دەبێت لە لای کۆماری ئیسلامی و بە بڕوای من ئێمە دەبێت ئەوان لە ئەرخەیان بن کە ئەو زەرەدەی کە لە بەرامبەر کاردانەوەی کۆماری ئیسلامیدا دەیکەن قەت ینی بە هیچ شێوەیەک بەراورد ناکرێت بە زەرەدێکی کە دەیکەن لە بەرابەر ئەوەدا کە لەگەڵ خەڵک هاوڕانی نهاتونەتە نێو ڕیزی خەڵکەوە وە لە سبحەی ڕۆژدا ئەمە لە سەریان دەکەوێت ئەم حرەکەتی خۆیان ڕەنگە لەباری ویژدانیشەوە خۆیان تووشی خۆیان بنەماڵەیان و تووشی عەزابی ویژدان بکات ئەو خەڵکە داخوازیەکی زۆر ڕەوای هەیە ئەو خەڵکە لەسەر هەمومان دەزانین کە ئێستا وەزعیەتی ئابووری لە ئاستی ئێراندا چۆنە و بە تایبەتیش لە ئاستی کوردستاندا چەندە مافی ئەم خەڵکە پێشێرکراوە ئەم خەڵکە خوازیاری ئەم مافەڕەوایانەیە ئستا بە نیسبەتی سەرتاسەری ئێرانیش کرێکاران زەحمەت کێشان توێژی مامناوەند و توێژی خوارەوەی کۆمەلگا لە چ ژیانێکی مینەتباریدا دەژین ئەمانە داواکاری ئەوەن کە ببنە خاوەنی ژیانێکی ئینسانی چون تازە داواکاریەکەشیان خۆت شتێکی سەیر و ئەجایبیان بۆ وڵاتێکی وەکو ئێران کە لەسەر دەریایەک لە سەروەت و سامانی سروشتی ڕۆنیشتووە خاوەنی گەورەترین سەرچاوی نەوت و گاز و باقی سەرچاوە سروشتیەکانە زۆر زۆر دەبوو ژیانی خەڵک نۆرمالتر بووە لە ئێستا خەڵک هەموو لە ژیانێکی مرەفەه و ئینسانی بەرخوردار بووایەن یا مەسلەی داخوازی ئەوەی کە لە کۆمەلگادا ئازادی هەبێ هەرچەند ئێمە دەزانین کە بزوتنەوەی ژنجیان ئازادی زۆر تابۆی تێپەڕاند زۆر خەتی سووری کۆماری ئیسلامی تێپەڕاند و بە تایبەتیش هێندێک ئازادی کە داواکاری خەڵک بوو بەستانی بە شێوەیەکی ڕسمی خۆی بەسەر کۆمەلگاییدا سەپاند و بێ ئەوەی کە کۆماری ئیسلامی تا ئێستاش قبولی کردوێت بەڵام هەمومان دەیبینین چ بە نیسبەتی حزوری ژنان لە نێو کۆمەلگادا چ بە نیسبەتی ئازادی پۆشین و چ بە نیسبەتی ئەو هەرەشانەی کە کۆماری ئیسلامی بە نیسبەت مەسەلەی حیجاب و ئەوانە دەیکرد لە هەموو ئەوانەدا پاشەکشەی بە ڕژیم کردووە و ئەمە خۆی بۆ تەباعیسەوەی کە ئەم بزوتنەوەی لە ئاستی ئێراندا ڕادیکالتر بێتەوە و لە سبەی ڕۆژیشدا زیاتر پەرەدەستێنێ و بەرە ئەوە دەڕوا کە کۆتایی بە دەسەڵاتی کۆماری ئیسلامی بێنێ بۆیە ئێمە ئینتیزارمان هەیە لەو خەڵکەی کە بە هەر مەلاحزەیەکەوە تا ئێستا بەم مانگرتنە پەیوەست نەبوون دوکانەکانیان دار بخەن لەسەر کارەکانیان بگەڕێنەوە ماڵێ بەبێ ئەوەی کە هیچ کێشەیەکیان بۆ دروست بێت چون ئێمە دەزانی داوای لێبوونەکەمەوە تەلەفۆنێکم بۆ کراگەر ئەو خەڵکە بە ڕەوای من ئێستاش مەجال هەیە ئێستاش درەنگ نەبووە داوای لێبوونەکەم کاک وەختم نییە کاک بەڵێ تەلەفۆنی بۆ هات بۆ کاک سەعید لایمە بە لە سەرخەت با تەلەفۆنەکەی تاوە بێ ئەگەڕێنەوە بۆ لای با دوایین وتەکانی تەکمیل کات کاک سەعید فەرموو زانم ڕۆژەکە شلوقە و زۆر پەیوەندی و تەماس هەیە ئاسایی قسەکانت تەکمیل کە ئەوە باسی ئەومانە کرد کە ئەو کەسانی کە تا ئێستا بەم مانگرتنە پەیوەست نەبوون داواکاری ئێمە لەوان ئەوەیەکە ئێستاش درەنگ نەبووە بەم مانگرتنە پەیوەست بن و بێنە ڕیزی خەڵکەوە ئەمە دەتوانێت لە سبەی ڕۆژدا دیالەوەی کە ئێمە دڵنیاییانە دەینێکە کۆماری ئیسلامی ناتوانێت هیچ شتێکیان لێ بکە هیچ مشکلێکیان بۆ دروستکات چون ئەم حرەکەتە حرەکەتێکی ملیۆنیە و ناتوانێت لە ئاستی ملیۆنیدا فشار بۆ خەڵک بێنێت بۆ کارمەندەکان بێنێت بۆ ئەو کەسانە بێنێت کە دەچنەوە ماڵێمان دەگرن و پەیوەستی ئەم مانگرتنە دەبن و ناڕزایەتی خۆشیان ئەوان بە نیسبەت ئەو جەنایەتانی کە کۆماری ئیسلامی کردوێتی دەردەبڕن و پشتیوانی خۆیان بۆ هەموو ئەو ناڕزایەتیانی کە لە ئاستی ئێراندا لە ئارادایە دەردەبڕن بۆیە من داوایان لێ دەکەم کە تەجدیدی نەزەر بکەن بچنەوە ماڵەکانی خۆیان و بەم مانگرتنە سەرتاسەریە پەیوەست بن کە ئەمە گەورەترین شانازیان بۆ دێنێ هەم بۆ خۆیان هەم بۆ بنە ماڵیان زۆر سپاس کاک سەعید زۆر سپاس کە لەگەڵمان بوویت ماندوو نەبێت تۆش زۆر سپاس بۆ ئێوەشکە و مەجالەتاندا داوای لێبوردنیشکە تەلەفۆن خەلەلی تێک زۆر ئاسایە کات خۆش
بەڵێ بینەرانی خۆشەویست درێژە بە بەرنامەکەمان دەدەین چەند پەیاممان بۆ هاتووە باید سەرپۆڵی زەهاو ورمێ کرماشان کە هەر لە سەرەتاکانی ئەمڕۆوە بوو مەریوانیش کە هەر پێشتر هەواڵەکەیمان بۆ هاتبوو ئەمانە وێنە هەواڵ و ویدۆن کە بەدەستێمە گەیشتووە بەشێکیش لە باقی کاناڵەکان کە کاناڵی بڵین تەلەگرامی و کاناڵی حقوق بەشەریەکان بڵاو بوونەتەوانێت کە ئەمڕۆ خەڵکی کوردستان یەکپارچە لە مانگرت نەبوو دوور لە میدیاکانی دنیا لە میدیا فارسبانەکان تا دەرەوەی وڵات ئەمڕۆ ڕۆماڵی هەواڵەکانی مانگرتنی گشتی لە کوردستانەکەن جارێکی تر ئەم مانگرتنە دەنگدانەوەی لە ئاسی سەراسەری و لە دنیادا بووە و حتمما ئەم دەنگدانەوە کاردانەوەشی دەبێت بەسەر کۆماری ئیسلامیدا حتمما تەئسیری دەبێت لەسەر درێژە پێدان بە خەبات و ناڕەدایەتیمان حتمما خەڵکی کوردستان ڕێگا گەلێکی جۆرا و جۆر لە مەوقعیەت و لە هەلومەرجی جۆرا و جۆرە بۆ درێژە پێدان بە خەبات تا سەرنگونی تەواوەتی کۆماری ئیسلامی دەدۆزێتەوە وێنە و هەواڵمان زۆر بەدەست گەیشتووە بینەرێک پەیامیدانەوە ئەڵێ بۆ ئەوانەی ئێمەتان بڵاو نەکردوێتەوە هەموو ئەوانەی کە تا ئێستا هاتوون بەدەست هاوڕێیانی تکنیکەوەیە خەریکن تەنزیمی دەکەن کە بۆمان بڵاو بکەنەوە لەوانەیەت بە تێکەڵی بڵاویکەینەوە چەند شار بچێتە ناو کلیپەوە جیاجیایی نەکەینەوە وێنە و هەواڵ و ویدۆەکان زۆرن حتمما دڵنیاتانەکەین هاوڕێیانی خۆشەویست بینەرانی عەزیزم خەڵکی شۆڕژێڕی کوردستان ئەمڕۆ بەرنامەی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە شێوەی ڕاستەوخۆ تەرخانەکرێت بۆ ناردنی ئەو ئەرکا ئەو زەحمەتانەی کە ئێوە کێشن ئەو وێنە و ویدۆ و هەواڵ و خەبەرانەی کە ئێوە پێمان دەدەن ئەمڕۆ ئەم بەرنامە ڕنگدانەوەی زەحمەتەکانی ئێوە دەبێت لە ناو شارەکانی کوردستان ئەمڕۆ هەموو وێنە و هەواڵ و ویدۆەکان و پەیامەکانتان لێرە و بڵاوەکەینەوە ناوبڕێک وەرەگرین و دێنە وڵاتان شرميا خلوشا ببرسيان بتيري بيرنتي يجيتي ببرسيان بتيري بيرنتي يجيتي يا بيرتو إلا بيبي أتاهز الزيادبي يا بيرتو إلا بيبي أتاهز الزيادبي وتفرق الدكوشي سنتا إما بلاوبي أو داتواني سرواربي سنتا إما بلاوبي أو داتواني سرواربي يا قلتو إلا بيبي أتاهز الزيادربي يا قلتو إلا بيبي أتاهز الزيادربي ما باستم وشار بتاو هالينا في رزقاري ببينا وشار بتاو هالينا في رزقاري ببينا يا قلتو إلا بيبي أتاهز الزيادبي يا قلتو إلا بيبي أتاهز الزيادبي
بە تۆش و تۆش محتاجین لەشکێرێک بین زۆر گەورە ژێر و ژوورکەینەم دەورە لەشکێرێک بین زۆر گەورە ژێر و ژوورکەینەم دەورە ئەگەر تۆی لەبێ هەتا هێز زیاتر ئەگەر تۆی لەبێ هەتا هێز زیاتر
بێ ڕێخەباتمان چەندە زەفت و دوور بێ تا چادەورمان کردبەی ئاگر بێ لامرێ پیرۆزە هەرگیز دانادێ ئێمەی بۆ مردنی ڕامادێ لامرێ پیرۆزە هەرگیز دانادێ ئێمەی بۆ مردنی ڕامادێ بۆ دنیایەکی نوێ بۆ هەژارە بۆ دانانی کۆمەڵگەی یەکسەر بۆ دنیایەکی نوێ بۆ هەژارە بۆ دانانی کۆمەڵگەی یەکسەر ڕاگی زۆرداری لە ڕیشە دەبێنی بۆی ئازادی گەلمانە تێنی ڕاگی زۆرداری لە ڕیشە دەبێنی بۆی ئازادی گەلمانە تێنی ڕاباری چینی کرێکارە ئاڕۆی نامی ڕێگەی تێکۆشە ڕاباری چینی کرێکارە ئاڕۆی نامی ڕێگەی تێکۆشە ئاڵای سووری شەڕشمانەواکێ هەر بە ڕۆژی سەرکەوتنەگێ ئاڵای سووری شەڕشمانەواکێ هەر بە ڕۆژی سەرکەوتنەگێ ڕێخەباتمان چەندە سەخت و دوور بێ ماچە دەورمان کڵبەی ئاگر بێ ڕێخەباتمان چەندە سەخت و دوور بێ ماچە دەورمان کڵبەی ئاگر بێ لامرێ پیرۆزە هەرگیز دانادێ ئێمەی بۆ مردنی ڕامادێ لامرێ پیرۆزە هەرگیز دانادێ ئێمەی بۆ مردنی ڕامادێ. بەڵێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە شێوەی ڕاستەوخۆ لەگەڵمانن هەروەکو ئاماژەم پێدا ئەمڕۆ ڕۆماڵی هەواڵ و مانگرتنە گشتیەکانی ئێوەی خۆشەویستەکەین لە کوردستان تا ئێستا ناوی ئەو شارانەی کە بە مانگرتنەکە پێوەست بوون بۆمان خوێندوونەتەوە ئێستا هەواڵمان باتووە کە ورمێ پیرانشار کرماشان و مەریوانیش دووبارە وێنە هەواڵ و ویدۆ هەواڵیان بۆ نردوین هەوڕایانمان لە بەشی تکنیک هەوڵەدەن کە ئەم ویدۆ و وێنانەی ئێوە بە شێوەیەک مونتاژ بکەن بتوانین بڵای بکەینەوەنە هەوڕایانی بەشی تکنیک ئاگاداریان کردمەوە کە هاوڕەیەکی خۆشەویستمان لەگەڵایە کاک ئەسعەدی ڕۆستەمی ئەگەر لەسەر خەتە بەڵێ هاوڕێزم کاتیان باش هاوڕێیان ماندوو نەبن ئەم کاتت باش کاک ئەسعەد خوشحاڵین کە لەگەڵمانی لەم بەرنامە ڕاستەخۆیە کاک ئەسعەد ئاگاداریت کە خەڵکی کوردستان جارێکی تر بەگوێی لایەنە سیاسیەکان و بە تایبەت کۆمەڵەیان کرد و ئەمڕۆ بە مانگرتن پێوەست بوون هەڵسەنگاندنت بۆ ئەم وەزعیەتە و بۆ ئەم باگرتنە چییە؟ بەڵێ وێڕای سلااو بۆ ئێوە ماندوو نەبوون لە هەموو هاوڕێیان لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە هەروەک خۆتان لە ڕاپۆرتەکانی ئەمڕۆدا زۆر بەباشی ئەنعکاسدان داوە خۆشبەختانە بەشێکی یەکجار زۆر یان ئەتانم بڵێم وردەوردە توانین بڵێن کوردستان یەکپارچە جوابی بە بانگەوازی مانگرتنی لایەنە سیاسیەکان و بەتایبەت کۆمەڵا کە بە مبتەکری ڕاگەیاندنی اعتسابی عمومی لە کوردستانە ناسراوە داوەتەوە هەروەک لە قسەکان خۆتانە پێشتر لە بەرنامەکە ئاماژە پێدرا بەشێکی بەرچاو لە شارەکانی کوردستان ئەمڕۆ بەشدارن لە مانگرتنێکی گشتیدا کە بەم مانگرتنە یەکپارچە و متحید وەکو هەمیشە کە کوردستان بە شێوەیەکی یەکپارچە بە شێوەیەکی متحیدانە بە شێوەیەک کە بێوێنە بووە لە ڕاوەستانیان لە پەنای یەکترا جوابی ئەو وەحشیگەریەی کە کۆماری ئیسلامی بە درێژایی تەمەنی خۆی لە دژی خەڵکی ئێران و بە تایبەت خەڵکی کوردستان کردویانە ئەدەنەوە خەڵکی کوردستان ئەمڕۆ بە داخستنی دوکانەکانیان بە داخستنی ناوەندەکانی کار و خوێندن بە بەشداری نەکردن یان نەڕۆشتن بۆ سەر کاروباریان لە ئیدارات
جارێکی تر نیشانیاندا کە لە بەرانبەر سەرکوتگەری و زڵم و ستەمی کۆماری ئیسلامیە یەکپارچەن و لە پەنای ئەوەیشە جواب بە کەسانێکە هەوڵ ئەدەن جۆرێک لە جیاوازی لە نێوان خەڵکی کوردستان و پارچەکانی تری ئێراندا نیشان بدەن و تەبلیغاتێک لە دژی ئەم خەڵکە ئەکەنیان زۆر بە محکەم داوە. خەڵکی کوردستان نیشانیاندا کە ئەوان کەماکان سەنگەری شۆڕشی ئێرانن، سەنگەری مەقاومەتن و سەنگەری بەرخودان و هەڵسانەوەن لە بەرانبەر هەر زڵمێکە کە لە هەر گۆشەیەکی ئێران لە خەڵک بکرێت و لە هەروەها خاوەنداریەتیان کرد لە ئەو لاوانەوە ئەو خەڵکەی کە کۆماری ئیسلامی لە ئیلام و ئەو ناوچانە لە مەڵەکشایی بە هێرشێکی وەحشیانە گیانیانی سندەوە و لەم ڕۆژە هاو پەیمانی خۆیان هاوپشتی خۆیان و هاوخەمی خۆیان لەگەڵ بنەماڵەکانی ئەو کەسانە و هەموو خەڵکی کوردستان ڕاگەێنن. بەڵێ کاک ئەسعەد ئێستا هەواڵێک بڵاو بۆتەوە کە لە بەندەر عەباس و لە ئیسفەهانیش مانگرتنە. وا دیارە ئەم شێوازە لە خەبات خەریکە گشتگیرتر دەبێتەوانێ باقی شارەکانی تر وەک تاکتیکێک دژ بە کۆماری ئیسلامی هەڵەبژێرن. زۆر جار بازڵەوە کراوە کە مانگرتن هەم تاسیری زیاترە بێت، هەم کۆماری ئیسلامی زیاتر لێی دەترسێت، هەمیش کەم خەسارترە. پێت وایە ئەم تاکتیکە لە مبارزە کە بەڕاستی فەرهەنگێک بوو یا کەلتورێک لە مبارزە بوو کە لە کوردستانەوە دەستی پێکرد، ئەویش بە حکمی لایەنگەلێکی هاوشێوەی کۆمەڵە و حزبی کۆمونیست ئێران لە مێژ لە 16 گەلاوێژی دوای کوژرانی بۆ کۆنترێکی ڕێتەوە شوانەی سێقادر لە مەهاباد. پێت وایە ئەم تاکتیکە لە مبارزە سەراسەری ترە بێتەوە و خەڵک چیتر زۆر بە خۆپیشاندان و ناڕزایەتی کە خەساری زۆرە، ئەویش تاکتیکێکە لە مبارزەوە، بەڵام ئەمەیان هەم تاسیری زیاترە و هەم کەم خەسارتریشە، وردە وردە گشتگیرترە بێتەوە لە ئاسیێران. هەر بە دوای ڕاگەیاندنی ئەحزابی سیاسی لە کوردستان و بانگەوازی جیاوازیان لە ڕاگەیاندنەکانی خۆیانە و ئێمە شایەدی مەوجێک لە هاوپشتی بووین لە شارەکانی تری ئێران. لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە زۆر خەڵک باسی ئەوەیان کرد کە کوردستان مان ئەگرێت دەبێت پشتیوانی لە مانگرتنی کوردستان بکەین و هەوڵ بدەین لە شارەکانی تری ئێران ئەو مانگرتنە بەڕێوە بچێت و مانگرتنی گشتی لە ئێران بێسلاح بەربڵاوتر بەڕێوە بچێت و شارهایەکی زۆرتر بێجگە لە شارەکانی کوردستان تێدا بەشدار بن. ئێمە ئەگەرچی بەردەوام وتومانەکە بە مانگرتن و بەرناڕزایەتیە جەماوەریەکانە کە کۆماری ئیسلامی فەلەجە بێت و بەرەو شکستی نەهایی ئەڕوات، ئێمە لەم مەقتەعا تاکتیکی اعتسابی عمومیمان نەوەک اعترازێکی مەدەنی بەڵکو وەک اعترازێکی سیاسی هەڵبژاردووە و لە جوابێکی سیاسیە خەڵکی کوردستان بە کۆماری ئیسلامی دەڵێن کە ئەوان پشتیوانی هەموو خەڵکی ئازادی خوازی ئێرانن و داوا لە هەموو خەڵکی ئازادی خوازی ئێرانی ژەکەین کە لە شرایەتایەکی وا پشت بدەن بە پشتی کوردستانەوە بە ڕێکخستنی مانگرتنگەلێکی یەکپارچە لەسەر تاسەری ئێران کۆماری ئیسلامی فەلەج بکەن. ئەوە شکی تێدا نییە کە پێشتر لە قسەگانی پێشتر ماوەتم ئەو تەبلیغاتەی کە هەم کۆماری ئیسلامی و هەم ڕژیمی پێشووتر کە ئەمڕۆ لە قاڵبی ئۆپۆزیسیۆنی کۆماری ئیسلامیە خۆیان نیشان ئەدەن هەوڵ ئەدەن بە کەڵکوەردگرتن لە دەستەواژەی تەجزیە تەڵەب و بە کەڵکوەردگرتن لە دەستەواژەهایەکی لەو نەوعە جیاوازی لە نێوان خەڵکی کوردستان و خەڵکی ئێرانە دروست بکەن. بەڵام داواکاریەکانی خەڵکی کوردستان و خەڵکی ئێران داواکاریکی هاوبەشن، ئەوان خۆیان بە هاوچارە نووس ئەزانن، هەمویان داوای نانەکەن، داوای کارەکەن، داوای ئازادیەکەن، داوای ڕەفاهەکەن، داوای خوێندن و ئاموزش و پەروەرش و بێداشتی ڕایگانەکەن، داوای نان بۆ سەر سفرەکانیانەکەن، داوای ئەمنیەت بۆ خانەوادەکانیانەکەن. ئەمانە هەموو شتایەکی هاوبەشە کە هیچ ڕژیمێک نە شاو نە شێخ هەروەک لە دروشمەکانی خەڵکا دیارە وەڵام دەرەوەی ئەم داواکاریگەلە نین و خەڵک بە تەنیا بە یەکپارچەیی خۆیان و بە بەشداری ڕاستە و خۆیانە لە دەسەڵاتە کە ئەتوانن
بە ئاواتەکانیان بگەن. هەر بۆیە ئێمە ئومێد دەکەین کە بەو تاکتیکانەیە کە لە مبارزە بۆ کاری هاوبەش هەڵ ئەبژێرێت لە مانگرتنەوە بیگرێت تا ئەعتراز وەڵامی خۆی بگرێتەوە و کۆماری ئیسلامی بەرەو لە ناوچوون بەرێتەوە خەڵک بتوانن هەناسەی ئازادی هەڵمژن. پامێکمان بۆ هاتووە لە شاری بانە وێنەشی زۆر نردووە بۆمان ئەم خۆشەویستە ئەڵێت سڵاو و ڕێز هاوڕێیان شاری بانە یەکپارچە تەحتیلە کاکاکە و ماندوو نەبن خەڵک زۆر یەکڕیزن تەواوی شار یەکدەستن و خەڵک ئامادەگی زۆر باشیان هەیە یەکڕیزی و هاودەنگی ئاوا کەم وێنە بووە کاک ئەسعاد ئەڵێت خەڵک یەکڕیزن بە نمونە شاری باناهێنێتەوە دیارە باقی شارەکانی کوردستانی جوان لە خواروی کوردستانەوە لە ئیلام و کرماشانەوە بگرێت تاسەرەوە ورمێ و سەڵماس و ئەوانە هەمووی ئەمڕۆ لە مانگرتنان ئێستا لە بەعزە شوێنهایەک تاکوتەرا کراوەتەوە ئەویش هەر راپۆرتمان بۆ هاتووە و شوێنانە بە وێنە کە ئەم شوێنە کراوەتەوە ئەوێ داخراوە بە گشتی خەڵک ڕۆماڵی هەواڵەکەکەن هۆکاری ئەم یەکڕیزیە هۆکاری ئەم یەکدەنگیە کە نەبڵم بێوێنەیە بەڵام لانیکەم کەم وێنە بووە چییە لە چی ئابینی لەم دەورەیە لەو داخوازی هاوبەشانەیە کە خەڵک ئیتر زانیویانە کۆماری ئیسلامی ئێستا شەڕی خەڵک لەگەڵ کۆماری ئیسلامی وردە وردە خەریکە بەرەو ئەوە ئەڕوات کە ببێ بە شەڕی بەقا بە دولاری 150,000 تمانیە و کە وردە وردە هەر هەڵ کێشێت و بێسلاح ئەو کەسانەیە کە بڵین کاری ئابوووریەکەن مەزەنەیە واکەن کە بەرەو 200,000 تمەنیش بڕوات لەم شرایەتە کە هەیەتی بە وەزعیەتێکەوە کە ئەم ڕژیمە بێجگە لە تەقویەتی تەرۆریزم تەقویەتی بێسلاح ئەوانەی کە بە هێزی نیابەتی ئەو ئەناسرێن بە نائەمنکردنی منتەقە بە نائەمنکردنی کوچە و کۆڵان و شار و هەموو جێگەیەک بۆ خەڵکی ئێران و بە خاڵیکردنەوەی ڕۆژ بە ڕۆژی ئەو ئەقلامەی کە دەبێت لەسەر سفرەکانیان بێت ئەمڕۆ خەڵک خەریک شەڕی بەقان لەگەڵ ئەم ڕژیمە کەوابوو ئەمە وا ئەکات کە خەڵک یەکپارچە بێ خەڵکی تر باوەڕ بە قسەی مرتەجعەکانی ڕژیم لە نوێژ جومعەکانە نەکات خەڵک باوەڕ بەوە نەکات کە بڵێ ئەمە ئەم مەلایە بە کوردی قساکە بە عەرەبی قساکە بە تورکی قساکە یا بە چ زمانێک قساکە خەڵک باوەڕ بەوە نەکات کە ئیتر ڕژیم بە وعدە وەعیدی 4 ملیۆن تمەنەخەینە حسابتان 5 ملیۆن تمەنەخەینە حسابتان فقط و فقط ئەیەوێت کە سوءاستفادە لە وەزعیەتی برسیەتی و هەژاری خەڵکی ئێران بکات ڕژیم بە تەنانەت بە بەرجستەکردنەوەی بەشێک لە ئۆپۆزیسیۆنی ڕاست ئەیەوێ نیشان بدات کە بابا ئێمە بڕۆی نەمانە دێن و خەڵک بترسێنێ بەڵام ئەم یەک پارچەی یە خەڵک هەر وەک نمونە کە شاریبانەتان هێناوە بۆ بێگومان شارەکان تریش وردە وردە کە هەواڵەکان دەستمانەگرێەوە دەستێوەی شەگرێ بێگومان سەرەتا نیشانیە دەن کە ئەوان زۆر یەک پارچە و متحدن ئەوان ساق بوونەتەوە کە کۆماری ئیسلامی ڕژیمێک نییە کە بتوانێت دەسەڵات بەسەر ئەوان بگێڕێ ڕژیمێک نییە کە بتوانێت مشکلات و مشکلاتی مەعیشەتی و ژیان و مشکلاتی سیاسی و داواکاریگەل بەسلاح ئازادی خەڵک و لابردن حجاب و نەمانی چەشنە زڵمۆستەمێک بەراورد بکە بەڵکو ڕژیمێکە کە کەمەری بەستووە بە تەحقیر و سوکایەتیکردن بە خەڵکی ئێران لە ناوبردنی ئەوان ناردنە ماڵەوەی ئەو مناڵانەی کە باشترین مەغز و فکریان هەیە بۆ دەرس خوێندن بەڵام بەهۆی ئەوەی کە ناتوانن مەعیشەتی خۆیان دابین بکەن دەبێ بڕۆن لەسەر چوارڕاکانە بە فرۆشتنی گوڵ و دەسماڵ کاغەزی و نازانم چتی وا کە بەڕاستی دڵتەزێنە بۆ هەموو خەڵکی ئێران بۆ هەموو خەڵکی کوردستان ئەو سەحنەگەلە کە ئەبینن ئازاری پێ ئەبینن ئەمڕۆ خەڵکی بەو قەناعەتە گەیاندووە کە بڵێ دەبێ هەموو کەس لە پەنای یەکابێ دەبێ معلم بازنشەستە کرێکار ژنان جوانان خوێندکاران دانش ئاموزان مناڵان پیران هەموو ئەم کەسانە کە پێکهاتەکانی کۆمەلگان دەبێ دەست لە ناو دەستی یەک ڕابگرن لە مقابل ئەم ڕژیمە و لە مقابل سەرکوتەکانی ئەم ڕژیمە بوەستنەوە هەر لەم بەشا کاک ئاکۆ پێم خۆش بوو ئاماژە بە شتێ بدەم کە یەکێک لە
بێسلاح ئەو دایان و سەدان خەڵکەی کە پەیوەندیمان پێوە کات ئاماژێ پێدا کە گوایە ڕژیم بە کەڵکوەرگرتن لە جلوبەرگی بێسلاح کەسانێکە لە ناو شارە بڵاویان نەکاتەوە بە کەڵکوەرگرتن لە جلوبەرگی کرێکارانی شارەداری و بگرە تا جێگەگەلتر هەوڵ ئەدات کە بێسلاح کاری جاسوسیەوانە لە نێوان خەڵکە بکات. ئێمە داوا لە خەڵکەکەین کە وریایی خۆیان بپارێزن، هۆشیان بێت بۆ ئەوەی کە کەمترین خەسار بەرخەڵکەوێ. ئێمە ئەمانەوێت کە خەڵک سەرکەوتوانە بە کەمترین تەلەفاتە و بەبێ ئەوەی کە ڕژیم بتوانێ هیچ سوءاستفادەیەک لە ئیعترازی سیاسی واقعی و بەرحەقی ئەوان بکات، ئەم مانگرتنە بەرەو کۆتایی بڕوات و لە درێژ ئەمڕۆ نیوەی ڕۆژمان تێپەڕاندووە زیاتر لە نیوەی ڕۆژ و ئومێد ئەکەین کە لە درێژە تا شەو خەڵک هەر بەو شێوە بەردەوام بن و هەموو راپرتەکان باس لەواکەن کە بەڕاستی ئەم شێوەیە بەردەوام ئەبێت، خەڵک زیاتر پەیوەست ئەبن، شارهایەکی زۆرتر پەیوەست ئەبن و ئەم جوابە سیاسیە، ئەم مانگرتنە سیاسیەی خەڵکی کوردستان بێگومان کۆماری ئیسلامی تووشی شوک کردووە و لەوانەیە هەوڵ بدەن کە کارهایەکی ماجراجویانە لە عەلێهی خەڵکووە بۆ تەحریککردنی خەڵک ئەنجام بدەن. داوا لە هەموو خەڵکی کوردستان و هەموو ئەو شارانەی کە پەیوەست بوون بە مانگرتنە ئەەکەین کە بەو پەڕی وریاییەوە بەو پەڕی زیرەکیەوە هەڵسوکەوت بکەن و مانگرتنی خۆیان تا سەعاتە کۆتاییەکانی و تا ڕاگەیاندنی سەرکەوتوانەی مانگرتنی گشتی خەڵکی کوردستان درێژە پێ بدەن. کاگە سەد پەیامێکمان بۆ هاتووە، بینەرێکی تر هەر و بینەرەیە هەڵبەت لە بانەوە ئەڵێ هێزانامنیەکان لە شاری بانە واقماون ئەگەڕێن، ینی گوایە هەم حاڵەتێکی ترسە هەم تعجبە لەم یەکڕیزیە، دوکان و بازار هەمووی تەحتیلە، پێشگە لە پیاسەکردن و گەڕانی ئەوان کەسێکی تر لە ناو شارە نابینیت، خەڵکیش دڵخۆشن، وای نووسیوە خەڵکیش دڵخۆشن، کەم وەخت ئاوا یەکڕیزیان بووە ئەم بینەرە لە شاری بانەوە توێتی. ئێمە دیارە 6 دقەیتر ئەم بەرنامە ڕاستەوخۆیەمان بۆ سعاتێک بۆی کە بەرنامە سابتەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵەش بڵاو بێتەوە تەحتیلیەکەین سعاتی 1.5 یا بە کاتی ڕۆژهەڵاتی کوردستان دێنەوە خزمەتان بە شێوەی ڕاستەخۆ. 6 دقەمان وەخت ماوە کاگە سەد پرسیارێکم هەیە، یەکڕیزی خەڵکە بینین، ئەم یەکڕیزیە چه ئەرکێک ئەخاتە سەر لایەنە سیاسیەکانی کوردستان کە هەم جێگە و پێگەیان هەیە هەم خەڵک گویان لێگرن و پێم وایێ بەشێک لەم یەکڕیزیەش تەئسیراتێکی وەرگر لە ئەو هاودەنگی کە لایەنە سیاسیەکان لەسەری کۆکمانەوە. وتم دانم ئەرک بۆ لایەنە سیاسیەکان چییە؟ بە باوەڕی من دروستکردنی حزبێکی سیاسی زۆر ڕەحەتە، بەڵام ڕاگرتن و درێژەدان و دانانی بەرنامە و پلان بۆ ئەم حزبە سیاسیە یەکێ لە مهمترین شتەکانە. ئەمڕۆ داواکاری خەڵک معلومە، ئێمە لە ناڕەزایەتیەکانیانە، لە دروشمەکانیانە، لە هەڵوێستەکانیانە بۆمان دەرکەوتووە کە خەڵک چی ئەوێ، کەوابوو هەر حزبێکی سیاسی، هەر جەریانێکی سیاسی، هەر ڕێکخراوێکی سیاسی لەم مەقتع حەساسگەلا یان بە قەڵ فارسیەکەی لەم تون پێچگەلا مەحەکە خوات. خەڵک سەیرەکە بزانێ ئایا ئەمانە ئەتوانن ڕنگدانەوەی خواست و ویستی ئەوان بن، ئایا ئەمانە توانن نوێنەرایەتی ئەوان بکەن، ئایا ئەمانە توانن وەڵام دەرەوەی ئەو داخوازیگە لە بن کە ئەوان هەیەە، ئایا ئەمان ئەتوانن نمایەندگی فکری سیاسی فەرهەنگی نازانم کۆمەڵایەتی ئەوان بکەن. کەوابوو ئەمە ئەم ناڕەزایەتیانەی خەڵک و ئەم داخوازیانەی خەڵک پەیامێکی پێ بۆ هەموو حزبە سیاسیەکان لە کوردستان و لە ئێرانیش. لە بەرانبەر ئەمە خەڵک هاوکات داوا ئەکات کە ئەم حزبانە کۆدەنگ بن، بە یەکە و لە شرایەتێکی ئاوا هەڵوێستی هاوبەش بگرن، لە جواب بەخواست و ویستی خەڵکە هەڵوێستی مشترک بگرنەوەوانە. ئەمە تەئسیری هەیە. بۆ ئەم مەبەستە دەبێ واز لە بڕێک لە بێگومان هەموو حزبێکی سیاسی بە یەکە و
ناکۆکیان هەیە بە یەکەوە اختلاف نەزەریان هەیە بە یەکە و جیابیکردنەوەیان هەیە بەڵام لە مقابل خواست و ویستی خەڵکێکە کە هەموو کەس خۆی بە داکۆکیکار لە مافی ئەوەزانێ دەبێ واز لە شتایەک بهێنرێت و ئەوەی کە من چۆن بیرەکەمەوە بە تەنیا یا حزبەکەی من بە تەنیا چۆن بیرەکاتەوە ئەوە ئەگەرچی مهمە بەڵام مهمتر لەوە ئەو خواستویستەیە کە خەڵکیانە خەڵک وەختی هاوارەگان نان کار ئازادی خەڵک هاوارەکە ئازادی و بەرابەری خەڵک هاوارەکە نەمانی حجاب خەڵک هاوارەکە کە بێداشت و دەرمانی ڕایگانی ئەوێت ئەمانە دەبێت پلانی بۆ دابنی و پلاندانان بۆ ئەمانە گوێگرتنە لەو خەڵکە و ڕێکخستنی تەنانەت ئەحزابی سیاسیشە حسابێک حزبێکی سیاسی کە بەرمەبنای خواست و ویستی خەڵک نێوێ بڕواتە بەرەو بێگومان لەوتون پێچکە لە ئاکەوێتە خوارە و خەڵک گوێ لێ ناگرن خۆشبەختانە ئەمڕۆ لە کوردستانە کۆدەنگی هەیە بۆ جوابدانەوە بە خواستە هاوبەشەکانی خەڵکی کوردستان کە ئێمە خۆمان بە پێشقەدەم و خۆمان بە بێسلاح جریانێک ئەزانین بە حزب و تەشکیلاتێک ئەزانین کە وەڵام دەرەوەی ئەو داواکاریانەین ئینعکاسی ئەدەینەوە کاری بۆەکەین خەباتمان بۆی کردووە خەباتی بۆەکەین و لە پەنای خەڵکێکین کە ئەو داواکاریەیان هەیە و لە کنارەوەیش داوا لە هەموو ئەحزابی سیاسی لە کوردستانەکەین کە پاڵپشتی خواست و ویستی خەڵکی کوردستان بن خەڵکی کوردستان چیدی 50 ساڵ نەخەینە ژێر دەسەڵاتێکە بە خراپترین شێوە تحقیریان کە جوانەکانی ئەعدام کە سەرکوتی کە ژنەکانی تحقیرکە خەڵکی کوردستان چیدی نەسپێرین بە دەسەڵات هایەکی سەرکوتگەر کە بە خراپترین شێوە لە بواری ئابووریە و لە بواری فەرهەنگیە و لە بواری سیاسیە و بەڕێوە ببن بەڵکو خەڵکی کوردستان دەبێت بە بەشداری ڕاستەوە خۆیان بە بەشداری ڕاستەوە خۆی سیاسی کۆمەڵایەتی ئابووری خۆیان لە بەڕێوچوونی ژیانی ڕۆژانەی خۆیانە بەشدار بن و بۆ ئەمە بەستەش هەموو ئەحزابی سیاسی بەبێ ئەم لاوەلا دەبێت لە پشتی ئەو خواستویستە بن کە ئەم خەڵکە 50 ساڵە بە پشتیوانی لە ئێمە بە تەقویەتی ئێمە بە هاوکاری ئێمە و بە وڵاومدانەوە بە بانگەوازەکانی ئێمە کە ئاخرین مەوردی بانگەوازی مانگرتنی سەراسەری گشتی ئەمڕۆیە لە کوردستان داویانەتەوە ئەمە زەنگێکە بۆ هەموو ئەحزابی سیاسی کە بتوانن زیاتر و بە شێوەیەکی ڕاستەوخۆ و بە شێوەیەکی سیاسی و عینی دفاع بکەن لە خواست و ویستی خەڵکی شۆڕشگێری کوردستان زۆر سپاس کاگە سەد سپاس کە لەگەڵمان بووی ئێمە ئەم بەرنامە ڕاستەوخۆمان تا درەنگانی شەو درێژە پێدەین هەوڵە دێن ڕۆماڵی هەواڵەکان بکەین کات هەبوو حتمما دێنەوە خزمەتتان زیاتر لەسەر ئەم باسانە ئەدوێن سپاس بۆی لەگەڵمان بووی سپاس بۆ ئێوە و ماندوو نەبن و بە هیوای سەرکەوتنی مانگرتنی گشتی خەڵکی کوردستان زۆر سپاس سەرکەوتن بۆ ئێوەش بەڵێ بینەرانی خۆشەویست چەند هەواڵمان پێگەیشت بوو بڕێکیم لە ناو قسەکانی هەڕێز حەداب خوێندەوانێ بەڕێزێک پەیامی ناردووە نسوێتی کاگ ئاکۆ شارەکەی گیانبەخکردوان سیروان و زۆر لە گیانبەخکردوانی تر ئەمڕۆ لە مانگرتندایە مەبەستی شاری بانە بوو وێنەی هەواڵی هەر بازم شاری بانەمان بۆ هاتووە زۆر سپاس هەواڵێک هاتووە ئەڵێ هەلیکۆپتەر بەسەر ئاسمانی سنە و سەردەشتا دەگەڕێت دەیان هەوێت فەزایەک لە ترس و وەحشەت لە ناودڵی خەڵک دروستکەن بەڵام ئەم یەک ڕیزیە بێوێنەیە ئەم جە و فەزا شۆڕژ گێڕانەیە لە مێژووی کوردستانە کەم وێنەیە خەڵک زۆر دڵخۆشن بەم یەک ڕیزیە خەڵک زۆر خۆشحاڵن بۆی کە ئەم مانگرتنە بەسەرنجام گەیشت دەڵێی جژنێکی گەورەیە دۆغانێکی گەورەیە جا داوایان کردووە لە خەڵکی شاری سنە و سەردەشت کە نەترسن ئەوانیش یەکڕیستر بەرەو پیری مانگرتنەکە بچن ئەوانیش یەکدەنگ بن ئەمە تاکتیکی کۆماری ئیسلامیە هەر لە ڕۆژەکانی سەرەتای ناڕەزایەتیەوە لە خامنەیی و بیگرە کە ئەمانەی بە ئاژاوەگێڕ ناوزەت کرد هەتا ئێژەیی کە هادووتی
لە ئاژاوە گێڕان خۆش نابین و هەمویانی بە وابەستە و پەیوەندیدار بە سیستمی دەمو دەستگا ئەمنیەتەکانی وڵاتانی تری وەکو ئیسرائیل و ئەمریکا و باقی وڵاتانی تر متهم کرد، هیچی ئەمانە خۆفی نەخستە دڵی خەڵکەوە. چیتر ئەم نەوعە لە ترساندن و تۆقاندنە لە لای خەڵک گوێ لێ ناگیرێت، تەئسیر ناکاتە سەر وەرەی خەڵک. خەڵک برسیەتی، خەڵک نانی دەوێ، خەڵک بێهداشت و دەرمانی دەوێ بۆ خۆی و بۆ ماڵ و مناڵی، خەڵک برقی دەوێ، ئاوی ئەوێ، کاری ئەوێ، خەڵک ئەمنیەت و کەرامەتی ئەوێ، خەڵک ئازادی ئەوێ. چیتر ئەمانەی کە هەموو لە سای سەری دەسەڵاتی کۆماری ئیسلامی لە خەڵک زەوت کراوە، چیتر خەڵک شتێکی نەماوە بۆ لە دەستان، شتێکی نەماوە لێی بترسێت. لە برسیەتی ترسناکتر هەیە لە دنیا، لە برسیەتی و هەژاری و فەقیری و بێمەسکەنی و بێئاوی و سەرما ترسناکتر هەیە لە دنیا. بۆیە خەڵک دەستی داوەتە ناڕەزایەتی، هاتووەتە سەرشەقام، مان ئەگرێت بە شێوەهای جۆرا و جۆر، هەتا لە گۆڕنانی کۆماری ئیسلامی. ئەمەش خەڵک باش دەزانن کە جارێکی تر هیچ کام لە باڵەکانی دەسەڵات، هیچ ڕنگ و بۆیەکی ناو دەسەڵات ناتوانێت ئەو ژیانە ناخۆشە، ئەو مشکلات و بربەستانەی کە خەڵک لەسەر ژیانیان هەیە لابەرێت. ئەوەی کردویانە هەمووی دروشم بووە، ئەوەی کردویانە هەمووی بۆمانەوەی دەسەڵاتەکەیان بووە، ئەوەی کردویانە هەمووی فریوکاری بووە. بۆیە ئەم جارە خەڵک عەزمی جەزمە کە کۆماری ئیسلامی بخاتە زبڵدانی مێژووەوە، هەتا گەیشتن بە ئاواتەکانیان، هەتا گەیشتن بەم ئامانجە خەبات درێژەیە بێت، بە تایبەتی لە کوردستانی شۆڕژگەر، بە تایبەتی لە کوردستانی بەرخودان عادەت کردوو بە بەرخودان و مقاومەت. بینەرانی عەزیز، ئێمە وچانێک دەگرین سەعاتی 1:30 بە کاتی ڕۆژهەڵاتی کوردستان، جارێکی تر دێنەوە خزمەتتان. باقی هەواڵ و راپۆرتەکانی ئێوە هەمووی هەڵەگرین، بڵاوی یەکەینەوانێ دێنەوە خزمەتتان بە شێوەی ڕاستەوخۆ. تا ئەو کات وشانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە شێوازی عادی دەبێتەوە. دوای ئەو وەختێ سەعات 1:30 دووبارە ڕاستەوخۆ. ئەو ژمارە تەلەفۆنە هەڵگرن لای خۆتان، پەیام و ڤیدیۆکانمان بۆ بنێرن، ئێمە لێرە ڕنگدانەوەیان دەبێت. زۆر سپاس سایسە لەگەڵمان بوون. سپاس بۆی کە زەحمەتان کێشا و لەسەر شەقام بەم هەواساردا خەریکی ڤیدیۆ و نردنی وێنە بوون بۆ ناوەندی هەواڵی کۆمەڵە و واقعی هاوڕێیان. سپاس کە تایسەی گوێبیستمان بوون. بژین بە شادی. جارێکی تر بەرخودان و مقاومەت و خۆڕاگریتان باش، خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان. What's up,